لمزگفتك نيويورك بهيا قربانين ارتجا تركيا هاتيا دانان جمارا قربانين ارتجا لتركيا وسوريا هاتي بلند بل دمكي كوهشتا هيفيا رزگار کرنا كاسين ساخ هرمايا و دمي حفتيه كده امريكا چارتشتين ناسكري لعسمانا خستين اخواري دم باش داخل شموهي في دم نخش ورا ديك البرنامج ديا كورت كونكشن جي دنجي امريكا نهال واشنطن دم جمير حفتي سبيداع روجا دوشنبه برنامج خواج جندريسي سوريا دست بكن و باندورا ارتهجي للور رزگار بوین ارتهاجا ویر انکر لباجاروک جندریسی لسوريا دمن بحث دمن نخش ان ارتهاجي دكنو هر وصا كسرا جدازدانا كسو كارين خوا بدنگي امريكا هاف باردكن زیندوماوانی زەوی لەرزەکەی شارۆچکەی جەندریس لە سووریا چرکەساتە تۆقینەرەکانی سەرەتایی کارەساتە سروشتیە گەورەکە دەگێڕنەوە ئەوەی هەتا ئێستا بۆ تەمای کوژرانی پتر لە 29,000 کەس لە چەند ناوچەیەک لە سووریا و تورکیا. کاتێک زەوی لەرزەکە ڕوویدا ئێمە لە خەودا بووین. من هەستم بە لەرینەوەکە کرد بەڵام نەمتوانی هەستمە سەر پێ. داروپەردوودا ڕما و جەستەمی داپۆشی بوو. کچەکەم داروپەردۆکەی لەسەر جەستەم لا برد و سپاس بۆ یەزدان بە معجزە دەرباز بووین و هاتینە دەرەوە. ئەحمەد حاج حوسێنی تەمەن 60 ساڵان لەو شارۆچکە بچووکەدا چادرێکی لەبەردەم خانۆدارماوەکەیدا هەڵدا و هەوڵ دەدات پاژماوەی کەلوپەلەکانی دەربهێنێتە دەرەوە دوای ئەوەی خۆی و کچوو هاوسەرەکەی دەربازی زەوی لەرزەکە بوون. ئێمە لە نێو خانۆکەدا بووین و دیوارەکە بەسەر خوشکەکەمدا ڕووخا. سپاس بۆ یەزدان من و خوشکەکەم سەلامەت بووین. ئێمە بە معجزە لە خانۆکە هاتینە دەرەوە و نازانم چۆن بوو. کاتێک هاتینە سەر شەقامەکە لەرینەوەیەکی دیکە ڕوویدا. زیندوماوێکی دیکەی زەوی لەرزەکە بە ناوی عەبدوڵڵا ڕەشید عەبود کە باوکی نەجمی تەمەن 7 ساڵانە ساتەوەختی ڕوودانی زەوی لەرزەکە دەگێڕێتەوە. والله نحن بالنسبة لنا الكل نايم. هەمومان خەوتبووین و لە ناکاو زەویەکە لەریەوە و ترساین و بە خێرایی هەستاینە سەر پێ. کاتێک دووەم لەرزە ڕوویدا کارەبان نەما و پاشان زەوی لەرزەیەکی بەهێز ڕوویدا و دیوارەکان بەسەر منداڵەکانمدا داڕمان و خانووەکە هەرەسی هێنا. نەمان دەزانی چی بکەین. من دەستی مناڵەکانم گرت بەڵام خۆم بە پێوە بۆ ڕانەدەگیرا و بە منداڵەکانم دەوت سەرتان داپۆشن. کچێکم دەستی شکا و ڕەحمەتی یەزدان بەسەرماندا باری و هەمومان ڕامان کردە دەرەوە و ترسا بووین. محمود عەبدولشەهیل ئەوەی شۆفێرێکە و پێشتر لە شاری ئیدلب لە سووریا ئاوارە بوو و دووچاری ئاوارەبوونێکی دیکە دەبێتەوە. ئەمەش دوای ئەوەی لەگەڵ خوشکەکەی و 9 منداڵ و 2 هاوسەرەکەی بە زیندوی دەربازی زەوی لەرزەکە دەبن. کاتێک زەوی لەرزەکە ڕوویدا من نیمچە خەوتوو بووم. هەستم کرد زەویەکەی ژێرم دەلەرێتەوە. زەوی لەرزەکە هەتا دەهات بەهێزتر دەبوو. بەرد بە دەوروبەرمدا دا ئەباریە خوارەوە و باڵەخانەکە دەستی بە لەرینەوە کرد. دەرگاکەم کردەوە بە پلیکانەکاندا چوومە دەرەوە و لە ماوەی چەند چرکەیەکدا. باڵەخانە 4/9 هاڕێی کردە خوارەوە و زۆربەی هاوسەکانم مردن. من لە 9 یەکەم بووم بەڵام بە معجزە دەرباز بووین. پتر لە 3500 کەس لە زەوی لەرزەکە لە سووریا گیانیان لەدەستداوە. لەو وڵاتەی کە جەنگە نێوخۆیە 12 ساڵەکەی سووریا کوژرانی بە سەدان هەزار کەسی لێکەوتبووە و هەروەها بە ملیۆنەها کەسی ناچار کرد ئاوارەی نێوخۆی سووریا ببن و بۆ وڵاتانی هاوسێش. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. جمارن داويكو ين قربانيان مري وبرنداران ج ارتحجن بهز لتركيا ولسوريا كوتين راغاندن هطانها وصاخو يادكن كو نيزيكي سيهو 2000 لتركيا يعني خو جدز دايا بترجي 8000 جي برندار بونا لسوريا جي تيغوتن كو 4500 كاس مرينا دقال فان جمارن مازنجي هشتا هيفيك هيا بشتي حفتيك جمان ارتحجانان كو هناك كاس ان كو ساغ ماين ورن ڕزگار کردن. 6 ڕۆژ دوای بە دوای بوومەلەرزەیەکی وێران کرد کە تورکیا و سووریای هەژاند ئەگەری دۆزینەوەی ڕزگاربووەکان تا دێت کەم دەبێتەوە. بەڵام ساتەکانی وەک ئەمانە یارمەتی دەرن بۆ ئەوەی هیواکان ببوژێنەوە و بۆ ئەوانەی بە دوای قوربانیەکاندا دەگەڕێن. ژنێکی تەمەن 19 ساڵ کە بۆ ماوەی 128 کاتژمێر لەژێر داروپەردووی بینایەکی دارماودا بوو ڕزگار کرا.
ئەم کشە 7 ساڵانەیەش دوای نزیکەی 136 کاتژمێر بە زیندوی دۆزرایەوە. دەیڤید مۆری کەناڵی ABC لەوێ بوو لەو کاتەی تیمەکان بە شێوەیەکی هێمنانە لە ناو پاشماوەکاندا دەگەڕان. دەتوانن ببینن ئێستا پارچەی کۆنکرێت بە یەکتردا دەدەن. زنجیرێکی مرۆیی پێک دەهێنن بۆ ئەوەی هەوڵ بدەن خێراتر بگەنە هەر کەسێک کە ڕەنگە لە ژێر ئێرەوە بێت لەوە ئەچێت یەکێکیان بە زیندوی دۆزی بێتەوە. هەلیکۆپتەرەکان بریندارەکان لە ناوچەی کارەساتەکانەوە بۆ گەورەترین نەخۆشخانەی ناوچەکە دەبن. ئەم ئەرکانەی ڕزگارکردنی هەلیکۆپتەرەکان بە درێژایی کاتژمێر بەردەوامن. زیاتر لە 700 کەسی کە ڕزگار کراون بە تەنها لەم نەخۆشخانەیەدان. ڕێخەری هاریکاری دۆخە لە ناوکاوەکان لە نەتەوەی گرتوەکان دەڵێت پێشبینی دەکات ژمارەی کوژراوان بەردەوام بێت لە بەرزبوونەوە. پێم وایە زەحمەتە بە وردی خەمڵاندن بکەین چونکە پێویستە بچینە ژێردار و پەردوو، بەڵام پێم وایە دوو هێندەیان زیاتر دەبێت. ئەوەش ترسناکە. بۆ زۆرێک لە سەرانسەری تورکیا و سووریا تەنانەت لەگەڵ ئەوەی لە بوومەلەرزەکە ڕزگاریان بووە چیتر ماڵیان نەماوە کە بۆی بگەڕێنەوە. تەواوی گەڕەکەکان وێران بوون، ماڵ و بیناکان ئێستا تەنها شاخی دار و پەردوون. ئەو بوومەلەرزە بەهێزە دیمەنی زەوی لە هەندێک ناوچەدا گۆڕیوە، بەکەتکردنی دار و درەختەکان، دروستکردنی درزێکی 200 مەتری پان، هەروەها دۆڵێکی تازەی بە قوڵایی 30 مەتر دروست کردووە. شایان پاشا بۆ راپۆرتی لامە حەسەن، دەنی ئەمریکا، واشنگتن. چافکانین فەرمی و نەفەرمی ڕادگەهێنن و ژمارە قوربانیان هەرتی و بلند بە لە دەمێک و کاربەدەستێکی نەتەوێن ئیگرتی دەبێژا و ژمارین ڕەنگە ژمارە و قوربانیان یا درست بگەهە دووقاتی ئەو ژمارین و هەتانەها هاتینە ڕاگەهاندنەوەکە مەگوتی لە تورکیە نێزیکی 32,000 لە سووریێژی 4,500 برنە لە تورکیە 8,000 نێزیکی 8,000 بریندار بوونە دەگەل هەندێژی هێشتا خەڵکی هیڤی هەیە و کارمەندێن ئالیکاریان خۆ بگەهێنن هەندێک ژێ کەسین و ساخماین دژێر ئاڤاین هەرفتیدا. ئیشەو کارەسەتا هۆوانە لە تورکیە و سووریە هەژمارە مریان ji 28,000 derbas dibe. Karasata xwezayî ya herî kujer ya zêdetirî 10 salan û neteweyî yekgirtî hişyarî dide ku hejmara rastîn dibe ku pir zêdetir jî be. Hîn me dest bi hejmartina dawî nekiriye ka gelo çend kes mirine. Ez piştrastim ku ew ê duqat bibe yan jî bêtir. Ev tiştekî bitirse. Tîmên rizgarkirinê li Sûriyê ragihandin ku wan xebatên lêgerîn û rizgarkirinê dane sekinandin û dest bi alîkariya qurbaniyan kirine. Ji bo kesên ku 24 demjimêran dixebitin dibe ku hêvî winda bibe. Lê ew berdewam dike. Piştî zêdetirî 120 demjimêran tîmên rizgarkirinê hedîl Dilbo keçeke 16 salê ji kavilên awahiya wê derxistin. Dem û dest oksijen dane wê û bû dermankirinê rakirin nexweşxaneyê û 5 endamên malbatekê piştî 129 demjimêran ku dibin kavilê mala xwe da asêma bûn hatin rizgarkirin. Bi hezaran bispor di nav wan da tîmên ji Amerîkayê niha di ser erdê alîkariya hevildanan dikin. Ew tîmên rizgarkirinên Amerîkî USAID li bajarê Adiyamanê Semsûrê ne. Wêrankarî li vî bajarî bi taybet dramatîk e. Dê wexteke dirêj pê biçe heta ku jinû ve were avakirin. Bi dirêjahiya salê em xwe ji bo tiştekî wisa amade û perwerde dikin. Bi amûrên taybet di nav wan da kamereyên ku dikarin bikevin nav kavilan û li kesên sax bigerin. Osayên ku ji bo dîtina mirovan hatine perwerdekirin. Ednan Mehmet Korkut yê 17 salê yek ji wan kesan e ku ji kürahiya wê karesatê derketiye. Piştî 94 demjimêran ji bin kavilên awahiya apartmana malbata wê tê derxistin. Adnan Keyxuş e ku malbata wî li vê derê ye. Ev dibêje piştî demekê wê dibihîst lê ditirsiya ku kes dengê wî nabihîze. Wî gote me ku wî ji jûreya rûniştinê ya malbatê kulîlk xwarin neda ku sax bimîne. Serok Erdogan li 10 bajaran rewşa awarte ragihand û ev yek jî nîşan dide ku karasata li vir çi qas berfireh e. Raporta Marcus Moore, Jet Ozel, Dengê Amerîka. لە مەراشی کارمەندن ئالیکاریان دەبێژن وان PTV بە ئامírین گران و پێشکەتی هەیە هەتاکو بکاربن وان جیهان
فاكولن كجومان هي عندك كاسين معي بندا مع بن عارف أصلا بيعمل دنجي أمريكا جي بمصطفى بارا أخفتي أو يكجوان كسايا كل بندا تيمن آليكاريا بلكو بكارن كسوكارينوي دوي أفاهيا كو أو لبيش راوستيا دريخن لناوندا باجار مرشه اف کسی کل بر آگیر رونشت ناویوی مصطفی باله و تیوی کل سر ارتج را 6 روز درباز بویجی او لبندا تیمین رزگار کرنه جبر کو هنج زاوای و دبن خربه اندیا buraya hiçbir ekip دەستپێکە ئەرتەجێدا لە تەواهیە باژێرێ مارەشێ چ مدەخالە تونەبوو پشتی درۆژان لە هین جیهان وەک شۆ بۆ قەمەرەمانên تەلەڤیزۆنان هین خەباتên ڕزگارکردنê dan destpêkirin êdî dirۆژa pêncan da min xwe gihand hindê dost û hevalan û bi hewildanên şexsî tîmên rizgarkirinê bo rojekê min karîbû ku wan bînin ser kavilên avahî di encama xebatan da xwişka min sax xwarzayê min mirî hate derxistin lê hîn jî zavayê min bin xirabeyan daye û çi karbidest ji pisyara me nake. Piştî erdhejê desthilata Serokê Tirkiye Tayyip Erdoğan rastî rexneyên tund hatibû. Erdoğan roja înê ev rexne qebûl kiribû û gotibû ku müdahale li gor xwasteka wan bi lezgînî pêk nehatibû. Li gor danên rêveberiya rewşa awarte û felaketê Afatê 12141 avahî hilweşane. Afat her wiha diyar dike ku 22,000 yên Tirkiye 8,000 yên biyanî bi giştî 40,000 tîmên rizgarkirinê hene. Lê tevî ku hejmara tîmên rizgarkirinê ji hejmara avahiyên hilweşayê zêdeye jî bal dibêje 6 rojin li benda tîmên rizgarkirinê ne. Divê makîneyekê kar ya mezin were vê derê da ku xirabeyên avahiyên pêşiya me were rakirin û pişt re jî mudaxale were kirin. Em niha hewil didin ku makîneya kar ji bi derfetên xwe peyda bikin. Heya niha çi kar bidest nehatine vê derê û negotine ev çi ye. Li vir çi bûye em tiştek bikin an na. Bal hêvî dike ku di demek nêz da tîmên rizgarkirinê werin ser avahiyê wan û zavayê wan ji nava kavilan sax an jî mirî derbixin. Arif Aslan, Dengê Amerîka, Mereş. لە چەند ڕۆژین بۆری هەفسەرۆکی گشتی هەدەبێ میتات سەنجار سەردانا وان دەڤەران وان باژەڕان کردبوو کو ئەرتەش لێ قەومیە و ئاڤاهی لەوەر وێران بوونا و خەڵک ژێروان دەمایە وی هەلبەت سەردانەوان دەڤەرا کردە ئیرۆ لە ناڤەندا گشتیە هەدەپێ لە ئەنکەرێ وی داخویانیەکدا لەسەر هەژمارن کووی بدەست خستنا و ئەرکن ئالیکاریان و هەلبەت ڕزگارکردنێ هەلبەت پامێ دەنگی ئەمریکا ئەیوب دەمیر لەوەر ئامادە بوون بزانن کا داخویانین ویدا چ بوون هەژمارن وی ڕاگەهاندین چەند بوون وی چ دبێژە هەلوێستێ هەدەپێ چ بوو ئەیوب دەم باش فەرموو دەخیل هەفسەرۆکی هەدەپێ میتات سانجار ئیرۆ لەوێ دەرێ داخوینێکدا د داخویانیا میتات سانجاردا تشتین بالکش او بوکو اوا هفت روش یعنی پشتی ارتجی د قادا ارتجی بو لوی دری لیکولن کو بدست خستبو لوی دری به چاپمنی را گشترا دابشکر میتات سانجار بالکشان راستی هری زده لسر کیماسیا چادران جبوکو دوی واریدا گلک آلیکاری دبکوتن ل انا کسین کلوی درین دا انجی ارتجی کل ارتجی دا پدوی هنه زده تر چادرن داخواست کر کو هکوی آلیدا آلیکاری یک بچه و زده باشتر ببه د الیدن د جیتدی لسر و قدا ارتجی دا چه کیشه هبون چه پرسکریک هبون لسر وانجی تواهی راوستیا اوی راگرا یعنی سانجار راگاهاند کو لودری راستی گل انجی رخصتنین دموکراتیک پارتیین سیاسی وک تیمکا تایبت دکارن بیجم کو گوت درکتنه پیش اوان آلیکاریه کا مزن درخست یعنی حتی دست وان هات اوان آلیکاری جیدان وک هده پیجی دیار کر کو اوان بس 60,000 کسی را تکلی چکرنه 300,000 کسی را زیادتر دیسا کسان را تکلی دانینه و کرنه و 600 زیادتر جی کامیون تروله اوان وک هدپی آلیکاریج بو وان برنه لراستی رخنه بیتاس سانجار هبو زیادترین جی لسر دستلاتی دردکت پیش یعنی سانجار راگهاند کو دستلاتی دوی دری دا
آستنگی درخست تشتکی دن در نخست پشتی 35 ساعت شوندا آفات آنجی کاروباری کلوی دیره کرم پشتو 33 ساعت شوندا دست بکریه اجی که ماسی اکاد دستلاتیه اف که ماسی ویجی به یک سیستم یک مروایی و مروا گریدا باشا او دبیجا کو خلق لور چاوی بکاربن آلیکاریا بدست دیخن یعنی یک عاددوا اگر آلیکاری درنگ بگهن و کتود بیجی خیفت نبنجو وی روشا صار آلور اوی وی پیشنیاد چی بکن وی چاره سری چی با و چش خلق راد بیجن چی بکن داخل راستی لوی داری سانجار بالکشان لسر ساعتین پیشی یعنی جبو کو رزگار کرنا او کسیم کو دبن کاول اندانه اتدی وقتا کو دم بچه ادی تشتکی دن دست پیده که لوی داری بحثا سرمایه کر بحثا گلکی ماسیان کر وی واریدا لازمه کو حولدن که نو وره چکرن اوان دیار کر کو وک پارتی باری کو بکه سر ملی وان چه به اوج خو او بکن راستی لوی داری هی کارسته پر مزن هنه دناv kavlanda anji rakırna vanda gelek tiştanda keşin civaki u tiştendinci u derkeve peş u sadiyart ke باشا او تخمين هنا جبو جمارة قربانيا هلبت تيرا قهاندن كو نيزيكي سيهدو هزاران هطانا همرنا بترجي هشتي هزاران بريندار بونا كو تين تومار كرن لي جمارة او كسين كو دبن أضاهيان دمانا تخمينك جوان وكو جمارة هيا يانا أو بحثا كريانا بحثا جمارة راستي نكر لهن ميناك دا قوت كو مثلا 5982 کارمندین آفاده هنه بس آواهی کو هاتنه رخاندن جهجماری وانا زیرتره لبرویجی او رخاندن کو هاتنه چیکرن دوسا دیاره کو پروانجی ناتن رزگار کرن هجمار مریان یه رسمی کو ته دیار کرن جوان گلک زیدتره لغیر ویجی راستی دهن سازیان راجی لسروان هجمارا هن گوتوبه جنه yani dibêjin ku hecmarê mirya mesela saziyekê diyar kir ku got heftê û 2000 zêdetir be yekê mesela HDP rayedarên HDP mi gel wan qise kiribû ji 700 zêdetir dibe ku mirî derkevin ji bo wî jî pêşiya me de kareseteka mezin derkeve pêş dibêjin. Eyûb Demîr peyamê dengê Amerîka ji Enkarê bi me re bû gelkê spas Eyûb. ده و شش روزان پشتی ارتجاع ترکیه تیمه که بروانیا شهرستانی هریما کردستان عراقی شان کو کسی کی ساخ جبن آواهیه که دریخن ویدیویا کو اندامه کی وی تیمه رزگار کرنی جدنگی امریکا را هنارتی نشان ده دما کو او زلام جبن دیوارن هرفتین آواهیه که باجار اصلاحیه یه پارزگاه عنتابه تی رزگار کرن چند روزن تیمن بروانیا شهرستانی حکومت هریما کردستان دیگر تیمن رزگار کرنی ین آلیکاریین خواجهی و ین نفنتویی بجداری هولین رزگار کرنی بونا لچند جهین ارتهجی کو ویران کرنا بتایبت جی لعنتابی و لمزگفتکا باجاری نیویورکی شینی و بهیا 4 کسان کو امریکینا مرنا د ارتجان ده لدمی کو سردانا کسو کارن خود کر بهیا 4 امریکیان ان کو با اصل ترکیانا کو لدمی سردانا کسو کارن خود کرین د ارتج ده مرینا و جانا خوش دز دانا جالیه انجمنی پیوندین امریکی و مسلمانان و لباجار نیویورکی هات کرن او دمالا خدا ل kahraman meraşê ku li demê erdhejê heftiya borî li wir bûn lê rizgar nebûne. û xaniyên ku yên demkîna ku li demê Kopa Cîhaniya Qeterê hatin bikarînan ji bo vehewandina temaşevanên yariyên topapê li çend mehan li Qeterê nehatin veguhastin ji bo Türkiye ji bo bên karînan ji bo wan kesên ku malên wan wêran bûne nêzîkî 10,000 kerevan dê werin şandin ya yekem yan beşê yekemê wan kerevana ji 306 kamyonan yan kabîneyan pêkhatibû amade ne duh yekşemê hatin rêkirin piştî arteja roja duşema borî Qeterê pirek esmanî ji bo alîkariyên mirovanî li Tirkiye vekiriye.
پامنی دنگی امریکا لکوبانی محمود بالی را ده راگهاند کو فروکا به فروکاوان ترکیه اوتومبیلکا سیویل لوی دفری کر آرمانج و کسک تدا حات کشتن نها محمود بالی راست خوب مره یاجبو ام بزانین که زانیارین وی نوشه چنا محمود او چه رو دان بو یعنی حات بش راست کردن که او فروکا به فروکاوانا ترکیه بو و او کسی هاتی کشتن کی بو؟ بله دم باشواره تا مشوانه رو بله دو ساعتین پشتی نیورو روجاوای کوبانی نیزی گنده منازه اوتومبیلک هات آرمانش کرنده انجام اوی آرمانش کرنده دا کسی که به نام محمود بشار گوش گنده که روجاوای کوبانی گو دما بویره دا رویابون سر اوتومبیل جبو کسی تیدا خلاص بکن مرا گوتن مرا راکاندن گو فروکک لعزمان هبو هلبته لوی هریمه تنی فروکن ترکیه دکارن فروکن ترکیه یا بی آجوان دکارن آرماج بکن و ایریش بکن تشتی نو گو پشتی عردهجا مزن افجارا یکی گو ایریشکی عزمانی یعنی ایریشکی تو باراندنه لهریما کوبانی لهریما باکو روجاوی کردستان بگیشتی افجارا یکی گو تی آرمانش کرن شخواب بری ترسات ناو خلکی داشت بر عدهجه گو خلکی نگی و نگری نمالا خواه ابجی ترسکی زیده تر بو یعنی باشا راگهاندرین فرمی داخیانین فرمی جلیانه کی درکتن اکو پشتراز بکن او فروکات بچما بستی او ایریشا کریا او چما او اوتومبیل او کسکی بو حتی کو به آرمان جا ایریشی بله وکی گمش خلق مروه وی کسی پرسکریه او کارمنده که ریوبریا خسره از باورم دسته آبوری دا کاردکه مالا ویل ورا زوجیه با سه زاریانه دهات مالا خواه یعنی او عربجی سیویله و او کارمنجی شخوا قصد راکهاند بو گو شروانه که مد انجام ایریشه دا جیانا خوش دست دایه لدما لکوبانی سردانا مالبات خود کر یعنی سردانا زاروک خود کر لگوری آگاهی مجمرو وی به دست بستی گو کارمند ریوبریا خسره کارمند سازیه که آبوریه محمود بالی پیامبر دنگی امریکا جو کوبانی به مربول سبارت ایریشا کا بفروکا کا بفروکاوان لسر اوتومبیل کا سیویلان و کسک تیدا هاتیا کشتن سپاس محمود ناوندا راگهاندنا چاپمنی یا کوما جواکین دموکراتیکا کردستانی جی بانگ لهزین خواه ین چکدار که یک ایریشن خواه لدیجی دولتا ترکیا راوستینین پشتی و ارتهجه دمی کو گلین وان هریمان شپر زبونه داخویانیان نویسکی دا کوما جواکا دموکراتیک دی بیجا اماگ لهمو هیزین خود دکن چالاکین لشکری ترکیه راوستینین گلو او دخوازن چه پیام بگهینن رمزی کارتان هفسروکی کنگرا گل لبلجیکای بمریا که رمزی ام گل کی سپاسیتت کن جبو دمی و یعنی تبيجي كوما ديمقراطيكا كردستاني كوما جواكن ديمقراطيك دخوازه چه پیامی بدا براگهاندنا یک آلی جم خوا یا شر و ایریشان لسر آرمانجن دولتی يعني وقت زانين ارتهاجا لباكر كردستاني لباجارين تركيا حتى لعلي سوريا لروجاوا يعني ارتهاجا كبربر مزنه جبر به کیجی جارا یکمین همان دیاربوکو دولت جی جبو ارتهجه علی آمده کاری دا پر لوازه نه آماده جبر به کیجی یعنی کارسته که پر مزن درکت یعنی علی کشتیان علی برینداران علی پیوستیا گل جی گریدای ویا ربیرا کجی برپسیاری خواه لهمبری گلین ترکیه کرد و ترک عرب هر کی هبن لهمبری وانا برپسیاری خواه خواست بیک بینه و کارستا مزن
گاوا اوقاس انسان بن کاولیوان ارتجا دمانه گله کس مرنه گله کس جیانوان ندیاره دوی دمه دا ایشو که مزن هیا الجبوی گل جبر شرج ایشن نو چینه بن جبر ویا که جی همبری گل برسیاریا بکنی یاردا و هلوست خواه جبوی ریا گشتی پیش کرد. باش که رمزی هم نزانن کو هف سروکی که جکی داخویانی خدا یعنی ویسکی هلبت بیجا کو هلبت و هلوستا ببورا دولتا ترکی جی جبو بریارا ما او جی بریار دربه يعني ما بس هاوي چی کو ام دزانن کو ترکیه رنگ برسوی يعني حتى انها هر کس بحثی و داخویانیا که جکینا کو الجم خوش راوستاندیا و رنگ حکومت ترکیه هر بیک جاری بحث نکا ابجا ما بس چی کو لسر بریار لسر وانجی دیمینا لسر هلوستی وانجی دیمینا بگومان يعني شر یک علینینه اوا شر وستاندن نینه اوا بریار بوی ل یکینه خوی لمتروپولا لترکیه دناف چالکیه دانه بوان مساج پیشکش کرد به کو چالکی خو بدن سکناندن راوستینن دوی پیواجوی دا پیوسته چالکی نبه ایشه گل مزنتر نبه لبله طبعا اوایی کالینه پیوسته دولت جی بوی اوایی لشر و ایریشی خو بدن سکناندن که وکی تیزانین يعني في دمي دولة تركم لباشور كردستان لسر جريلا هم جي لسر روجواجي إريشيخون بأوائي كي بردوام كر نها يعني أجر إريش ببه يعني جريلا يخو بباريزة أجر إريش ببه أجر إريش نبه جريلا جي خود رادو وستد سكنة ما بستوى بله ما بهیست ادیم پیامداری مال کوبانی راگهاند و ناجی به مرا بوکو ده لگورا زانیاری نویب دستوی کتنکو درونک یعنی فروکا کبی فروکاوان ترکیه ایریشی یک ج کار بدستین رببریا خو سر کری هرچند نگل که الجمع نافدار بیم نزان حتی انها کاریوی چی بویان و کریا آرمانچ که رمزی مدخواست از اشتا بپرسم اری راگهاندنا کواسا جکی و ببا دلیویک جبو دست بیکرنا عاشب تای بجی ترکیه نها راستی دردک مروفانی دبا يعني هلوست بيجومان هلوست كي جرينجا اوا اثبات ك ديارتك كو ريبريا كجكي و بككي جاليه برفساري خال همبري جال لهمبري جواكي يعني جالي جديد ساكنه غوريا حركتك لبلي بيجومان اوا جبو في كارستا ارتجه اگر دولت ويا وكي اینی نزدیک بگومان دکاره به وسیله کی لوا دیار کو دولت نکو ارینی نزدیک به برواجی چاله که شر خود بردوام کرد رمزی کلتار هفت سروکی کنگره گل لبلشیکا بمربو گل که سپاس جبو دمیوا ای سپاس کن جبو سرکفسین دخواست برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگین بمرانه بری دو روزان پلیس سوات لباجار دهوکی بسر کانال تلویزیون اسپیده دا گرد و شش کارمند وی گرتن بودما کرد د زندان دبول او آزاد کردن او دی بیجن صدمی گرتنا بسردا گرتنی او بوکو انا کمپینک دست بکریکو او کمپین بناوی هانا لگلک جهان جو کمپین هيا بیک انی و داخواز جی خلکی دیکن کو آلی کاریون خو بینن جموان لومان وان او بسردا گرتنا کریا چکو کار بدستین یعنی رایدارین پاریزگه دخوازن کو آلی کاری یک آلی کار با یک جهی و بريكا حكمتي با لديسان جي او كسن كواتي نغرتن روزنامه‌وان بونو سنديكا روزنامه‌وانين هريما كردستان عراقي لدهوكي جي قال دادوري گشتي رونشتنا ونرازي بونا خو لسروينا ديار كرنا ودخازن بزانن كاجبرچي بي فرمانا دادگاه وان پولیسا بسر وی کانال تلویزیونی دا گرتیا سلام بالای لدهوكي پیدا چونه کریا
شش روزنامه‌وان کانال سپیده تینا دست سر کردن. آزاد سعدی ریوبر رخصتی هانا یا مروایتی و پیامنر کانال سپیده کمپینک پیک آنی جبو کمکنا هاریکاریا و ارتجا ترکیه و سوریه. لیل روزا اینی دهیدو پلیس سر بارگاه کانال سپیده دادگرنو 6 کسان جوان دست سر دکن و بنا بنگه پلیس آنو بو موای نیو دم جمره لویره تهلنو سوزنامه که جواد گرن کووی کاری انجام ندن. راستی ام جی های الوب سیارت گرین بوچی ام هاتی نگرتن ام پرویکراوی کا فرمی بون بر پرسیوی هان ندو که سران سری هرما کردستانی افکاری تیتا گرن بسیار ماجی اویا بوچی عمل دو که گرتین دم که دا الریوبر اداره اثر بخوی زخ افکاری تیتا گرن سران سری هرما کردستانی کار خیرخوازی تیتا گرن اصلا ریخراوین خیرخوازی کاری وان اویا کار خیرخوازی بکن. کانال سپیده سکالا لسر پلیسان ل دادگاه دهوک تومار کریه و سندیکا روزنامه‌وانان و راوشکار یاسایی کانال سپیده ادگل دادوری و دواکار گشتی لسر و کیس کومبونه د پریس کنفرانس کیدا بو کانال راگهاندن تن اخفتن بابت ما أبغى أم برجريش كيشة روزنامه‌وان كان أكيد دامكو بريكا ياساي نقطة أنجام دانك ما قانونية فتن أقدريا سنديكاي كربان فتن بريارة دادواري با دام أفا هر دو خالنا أنا بجينا أكيد بريك دتنا ما بابتك قانونية هر تابتن يعني أم خجي وك روزنامه‌وان وك سنديكا رزق كمازن الياساي جرين أم جد قالهم دناكو ياسا جبتن أم تمام كرت أكين ودام أم تمام كرت أكين كتشو أم رزيل همي في شيء جديد جرين وأم بيجي أبي كار خود كين أم جي كار خود كين أم بيجين تشتكيش درفي أوفيسي هبا يجي بهيش رنگ كي ناچه بتن في رنگي بينت أوفيسي دا وكاردنا همي جورا وجورا دا وديكن وده تلفونت کارمند اوفیس بین جوار گرتن بی بریار دادگاهی و بین روانه کردن بو ونگه پلیسا اوا بریا اوا نشانش همیا بهستی رو اوا کو یاسا نبویا دوی کاری دا چونکه اگه اجدر و تشتک بیت اگر پیش رنگ کی ناچه بد بین اوفیس و پی رنگ او هاتی نجور و من بد بحث بکین هر رز گرتن ما حاول ده لسر وی کیسه آخفتنا پلیسان جهبی لی اود آماده نبون چه داخویان یا بدن هجای آماجه کانال سپیده و ریخستی هانا سر بیاگرتو اسلامی کردستان و دستوری فرمی جه حکومت هرما کردستان هنه. سلام بالایی دنگ امریکا دوهر. جبوكو ام بزانن كان سنديكا روزنامه‌وانان ديگال دادواران چي كريا و چي برياردا بمره بريز هيثم بطرس سكرتيري سنديكا روزنامه‌وانان لدهوكي كاك هيثم دم باش يعني وچش دادوار خواستيا و دادوار چي گوت پشتي تايبدي سر مسئله گرتنا روزنامه‌وانان بي فرمانه دادگهي سوپاس دم باش از جيكري سكرتيري ما كاك داخل سوپاس بهواجي بلا ام بری دست بیکن ام پیچک معلومات آن پیسانی حبیب دنه کسی حکومت دهوکی بریار دا هندک کلو پلد کم کتن بو زلزال سوریه و ترکیه کانال سپیدی حکومت دهوکی هندک جه دست نشان کردن کانال سپیدی جی رابی بخو ویشولی کرین اوه ایک دو وقتی حکومت آگهداری کانال سپیدی کرین و وی تشتی کم نکن هاولدان او هر ویشولی بکن رابین پولیس دهوکی جهن پیوندیدار چون سر کانال سپیده و بشیوه که یعنی پا دیفواد گوتن نبریکو پیک نب ازنا محکمی نب موافقه حاکمی افتشتي كريم ماجيك وك سنديكا روزنامه‌وان دوكي لقى دوكي ما فرديد ما سردانا سروكي دادگاه دوكي قاضي بهزاد اتروشي راستي سوپاسی بو جنابوي او جيك پشتوانيا سنديكا كر قلت شرنك ام قابلنا كان بي دادگاه بتا باشا كاكي هيثم اگر دادواری گشتی بیشتن کو او قبول ناکن بی فرمان دادگاهی بسر کانال کی تلویزیون دا بگرن او دی چی بکن نگود او چی بکن بو همبروی کاری پولیس اوی چی مانی سلوک دادگاهی گود ام دی دیفچونه کی بو خود کن ام دی سحکنی که چی مسئله بوج وکرن آیا بموافقه محکمه چوی ویری آن نه ما اون زانت اگر دادواری گشتی بد ما نزانتن رضامندی دادگاهی یا دادوری کی هبوی یا نه دیوی زانی به های یا نه
پێدا چۆن ڕۆژا کار دەخین ئەو پێنج ڕۆژە الكردستاني بين فدانا فرمي هبو اجبر هندي دوام نتكرن يعني بين فدانا فرمي هبو دوام نتكرن دي چونێکی کات گوت هەکەر ئەم شتێکی ئەوسا بزانن ئەم قبیل ناکەن و ئەم دێ شولەخۆکەن سەروی کە ئەم سەحکەنی چی فەرمانە ئەمریکی کوێ وێرێ باشەکەکیتە من دخواست و تو جێگری سکرتێری سندیکا ڕۆژنامەوانە دۆکی و 6 ڕۆژنامەوان لێ پارێزگای هاتنەگرتن لەبەر چاوێ گرتنا ڕۆژنامەوانان هەلبەت وەسا پۆلیس بشتە سەرەوەیەکی نە شتێکی دروستە نە شتێکی ڕاستە تو بۆ vê وەکو جێگری سکرتێری سندیکایە چیت بێژی ئەفیەک یا دوێ یعنی باوەڕکی کۆمکردنا ئالیکاریاژ بۆ کارەساتەکێ وی قدغه بل جهکی و الجهکی دی وی دستور دای با یعنی استناگه هم چما آلیکاری به کم کردن آلیکاریا نراز با بروش نموان ام قبیل ناکن وقت سندیکا ما بیاننامه جی درخست اگر ما منینه که ما بیاننامه جی درخست ما بیاننامه خود دیار کرین ام قبیل ناکن چی رنگ بید چی شکل بید هیرش کنه سر چی دستگاهی که راگاندنه یعنی نه بس الا یگرتو بید اما راگانده دیدی جی بید باشا دي تشبيت يعني فيتي برسفك جبوي كاري هابتن يعني ما نجبر هندي امش سروكي دادگاهی ام درکتن ام چونه رهبری داواکار گشتی راستی قاضی الویری او جیک قاضی ملویری قلت از قبل ناکم قلت چکو ما بریار دا اله موافقات سندیکا روزنامه‌وان اگر ام ایکی بگرن ام نامه ایکی بدن سندیکاش نیکا ام دي هيك صحفيه كيف بتكتر ان روزنامه والك اجبر هندي وقت سنديكا ما رازينا بون سيرفيكاري وما ديفتشنو خوشي كير وام شنو دادگاهي واحتمال الصباي فارو جدي قال عندك دزگاهي بوليس هدوكل دادگاهي بخورينن ام دا ايكودو تبقى ان وانت ستاتشي نابت اوصل سرداري قال دزگاه دراجه هادي دوكي بتكرر بريز هيثم بطرس جيجري سكرتيري سنديكاين روزنامه‌وانان لدهوكي قال كي سپاس جبو دميوا سپاس بودش لا سليمانيش چەند کەمپێنێک بۆ یارمەتیدانی قوربانیەکانی بوومەلەرزەکەی تورکیا و سووریا بەڕێوە دەچێتن یەکێک لەو کەمپێنەکان کە بە ناوی هانایە سەرپرشتیارانی ئەم کەمپێنە دەڵێن دوێنێ ئاسایشی سلێمانی هەڵی کوتایە سەرمان و کەمپێنەکەیان داخستووە بە بیانووی نەبوونی مۆڵەت پامێری دەنگی ئەمریکا سنوور کەریم لە سلێمانی ئێستا ڕاستەخۆ لەگەڵمانە سنوور ئەم کاتت باش یعنی ئێستا بینیمان لە دهۆک چەند ڕۆژێک کاری کرا دژی دەستگایەکی تەلەڤیزیۆن بەوەی کە کەمپێنێک هەیە بۆ کۆکردنەوەی یارمەتیەکان بۆ لە سلێمانی بۆ ئەو کەمپێنە ڕابگیرێ بەڵێ ئەم کاتتان باش دەخیل من بەر لەوەی بێمە بەرنامەکەەوە لەگەڵ سەرپەرشتیارانی کەمپینەکە قسەم کرد دیارە ئەوان ئەمڕۆ دوایەوەی کە دوا شوێن سەردانی پارێزگاری سلێمانیان کردووە دکتۆرەڤاڵ ئەو پێ ڕاگەیاندون کە ناتوان کەمپینەکەیان بەردەوام کەن و پێویستە کەمپینەکەیان کۆ بکەنەوە بۆی ئەوان بەتەواتی لە بەردەوامی کەمپینەکەیان بێهیوا بوون هەرچەندە بەر لە بەرنامەکە من ویستم لێدوانی دوو لە ئەو سەرپەرشتیاری کەمپینەکە وەربگرم کە لە چەند کەسێکی چالاکوان و کەسایەتی ڕۆشنبیر و هونەرمەندانی شاری سلێمانی پێکاتوە بەڵام دیارە ئەوان ڕایانگەیان لەبەرەوەی کە لە ئێستادا ئەوان دەست دەبێت بە دەقیقی ئێستا لە ناو کۆبوونەوەدان ناتوانن بڕیاری تاگلایەنە بدەن لە کۆبوونەوەدا بڕیار دەدەن کە ئایا نازانم ڕێکاری یاسایی دەگرنە بەریان کەمپینەکەیان کۆتایی پێدەهێنن یان هەر کارێکی تر ئەوە خۆیان دەزانن بەڵام وتیان لە ئێستادا ناتوانین هیچ بە ئێوە ڕابگەێنی دیارە لەگەڵەوەی کە ئەوان سەردانی چەند شوێنێکیان کردو وتیان بەڵام مۆڵەتیان پێ نەداون بەبێ ئەوەی کە هیچ هۆکارێکی دیاریکراویان پێ بڵێن تەنیاوەیان پێوتون داوایان لە خەڵک کردوانەی کە سەردانی کەمپینەکەیان کردووە لێ زەحمەت شتەکانتان بەرنە هەمانە و کەمپینەی کە بە ناوی هاوخەمتانین و لە ئەمنە سوورەکەی شاری سلێمانی کەمپین کراوە بیبن بۆ ئەو کەمپینە باشە سنوور یعنی ئێمە دەزانین لە دهۆک بریار دەرچووە نازم ڕەنگە لە هەموو هەرێم بتنکە بریارەکە دەرچووە شوێنەکان دەستنیشان بکرێن حکوومەت شوێنەکان دەستنیشان بکە بۆ کۆکردنەوەی یارمەتی مرۆیی بۆ ئەو خەڵکانەی کە ئیبوومەلەرزەکە لە سلێمانیش هەروایە یعنی شوێنی تایبەت هەیە حکوومەت دەستنیشان کردووە خەڵکانێک ناتوانن بۆ نمونە کۆمەلگایەک دەستگایەکی تایبەتی سڤیل بتوانێت بۆ خۆی یارمەتی شتیوا کۆ بکاتەوە
دەخیل لە ڕاستیە ئەوان سەرپەرشتیاریان گلەیان لەوە هەبوو کە ئەمنە سوورەکە کە خۆی بە ناوی ئەمنە سوورەکە شوێنێکی نیشتیمانیە بە موڵکی گشتی دەزانن بۆیە نەدەکرا ڕێگری لە ئەوان بکرێت کارگەی جگەرەش هەر شوێنێکی گشتیە و دوایەوە ڕاستە حکوومەت بڕیاری نەداوە کە یعنی یەک شوێنی دیاری کرا و دیاری بکەن بۆی کە کەمپینەکانی تدا بکرێت بەڵام یەکەی ئیداریەکانی شارەکە کە لە قایمقامیەت و پارێزگادا خۆی دەبینێتەوە خۆیان ڕاستەخۆ سەرپەرشتی کەمپینەکانیان کردەوە کەمپینی هانا تەنیا کەمپینیە کە لە شاری سلێمانی بەڕێوەچووە بەپێی زانیاریەکانی ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو 4 کەمپینی جۆرا و جۆر لە سلێمانیدا بەڕێوە چوون بەڵام کەمپینی هانا بە بیانووی نەبوونی مۆڵەت دیارە کۆتاییان بەکارەکانیان پێهێنراوە ئەوان ئاماژەیان بەوە دەکرد کە ئەمە بە جۆرێک لە دەستێوەردان و جیاوازیکردن لە نێوان لایەنەکاندا دەبینن و ئەمان قەراریاندا بوو دیارە هاوکاریەکانیان تەسلیمی نوێنەرایەتی خۆسەری ڕۆژاوای کوردستان کە لە سلێمانی و لەگەڵ ئەوانە پەیوەندیان هەبوو بۆیە شارەکە دەگەڕنەوە بۆ ئەوە باشە سنوور بە کورتی میکانیزمی گەیاندنی یارمەتیەکان چۆنە لەوێ چی باسەکرێن یا لە لای حکوومەتەوە ئاسانکاریە لە خەڵکەوە لە نای خاڵە سنووریەکانەوە بەڵێ دەخیل بەر لە نیو کاتژمێر من قسەم لەگەڵ دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی کرد سەبارەت بە میکانیزمی بەڕێکردنی کەمپینەکان ئەو لە ئێستادا بە منی ڕاگەیان کە خەریکی ئامادەکاری کۆکردنەوەی شتەکانن لە شوێنێک کە نزیکی دەرەوەی شارەوەتە دەرەوەی سلێمانی هەموو شتەکان براونەتەوێ لە ئێستادا خەریکی پێچانەوەن بە ئاگاداری کردمەوە کە لە ماوەیەکی نزیکدا دەست دەکەن بە بەڕێکردنی بەڵام بە منی نەوت ئایا بە ڕێگەی فڕۆکە کەمپینەکە واتە کەلوپەلەکان بەڕێ دەکرێن یان بە ڕێگەی کاروان و بە ئۆتۆمبیل لە قۆناغەکانی داهاتوودا زانیاری زیاترمان لەو بارەیەوە پێ دەڵێن و ئاگاداریان کردن کێوەش ئەتوان بەشدار بن لە میکانیزمی بەڕێکردنی کاروانەکاندا. سنوور کەریم پەیامەری دەنگی ئەمریکا لە سلێمانی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو سوپاس. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. ئەڤگەڕن دەستورداری خەلکێ لێ دەڤەرێن و ئارتەژ لێکی بووە و نەها ئەفکارا من ئۆزدەم یاساک لە ستودیە بمەڕە ئامادەیە ڕەوشە وێ دەڤەرێ ئارتژیانی ئالیکاریان هەر تشی دشۆ بینە ئۆزدەم سوپاس کورت لە ستودی ئامادەی منخواست بەریات تشتی باسی ڕەوشە ئاوارتە بکەین چا بڕێ بە دچە. بەلی دەخی ڕەوشە ئاوارتە ئەف ڕۆژەکە تێمەریەتێ لە ده باجارên erdhêj pêk hatine li gor ragahandina û li gor ku em dişopînin bi rengê cuda tê derketin holê wekî ku roja yekê mîna li gor rewşa awarte hikûmetê qedexê kir ku hatay ku herî xirabe rewşawî di bilî wesayetên ku wê destûrdaye têkeve nav bajêr her wiha em gelek ragahandinên binpêkirinê rojnamevanan dibihîstin bi taybetî li Amedê li Malatê û li Meraşê hikûmet destûrê nade ku rojnamevan têkevin qada erdhêjê û ragahandinên azad bidin her wiha wek nûçeyek herî dawî îro gora deh de xeberê car jî hikûmetê li Mêrdînê bo du rojan her cureyê tevger û çalakiyê ji bo civakê û rêxistinan qedeqe kir. Li gor gelek ragahandinên rojnamevanî jî ev hikûmet tê rexnekirin ku opozisyon hikûmet bo rewşa awarte bo armancên xunê siyasî wek alavê bikartîne. ئۆزدەم ئالیکاری دیگەهان ji civaka lêvtewî ji Amerîka ji Ewropa ji heta welatên herêmî jî dîsan gazindehane alîkarî nagehan xelkî ev çi mesele ye? Belê dexil bi rastî gelek tiştek giring dibêje ji Ewropayê bigire ji Amerîkayê ji heta Kübayê û heta Qatarê gelek alîkariyên hem tîmên rizgarkirinê û hem jî alîkariya betaniyan koman konan û gelek tiştan têkirin lê gelek
بالتك شاندن و راگاندن هنه کو مغدورین اردهیج دبیجن اف ناگهن ما شیرو و کار بالدکشینن کو و راگاندن سر اردهیجی براستی دست نشان دکن کو ده هیورزی آلیکاریه ده پرسکریکک گلک گرینگ هیه کو اف جی ده بسده ما رخنهین گرینگ لسر حکمتا اردوغان. بله آلوزی هری مازن او اکو آلیکاری بگهن دورین باکوری روش آوای سوریه کو بندست کومن چقدار ده و بهنک جیری بدست حکومت سوری ده. سلوک رخصیا سالمیه جهانی سردان ورکده لحلبی بود بشار اسد جویاه. لسروي تشهايا يعني بله سروكي بالبرسي جشتي رخصنا سغلمية جيهاني تيودورس أدنونوم بيشتي هوديتنا بأسادرة داخوياني اكتا وغوتكو او هولين خوني بو در باسكرنا آليكاريا مروفي دخبتن او د انجام جوینا به اسد ره اسد نتاخنا باش دیار کریه او گوتیه کو او دلخوازه کو جبو حرمین کو دبن دست چکدارین اپوزیسیون دنه درین دنین سینوری وکن داخل هجای بالکشاندن یکی بونها تنی دریه که جسر ترکیه ره بابل هوا جور در بازده به آلیکاری یک سینوردار کریه لی هر وها کاربدستکی نتوین یک بویجی راگاهاند کو حتی نها آلیکاری جبر دستور ندایینا تحریر الشام نهاتیه داین و دوی وارد جی جبو چاره سریه هفدیتن بردوام دکن. سپاس وينين ساتلايتيكو إيرو دوشم بيجي هي لا ماكسر تكنولوجي وهاتينا وشاندن خويا كن دفرين دورو برا وهلا دار لهري من دون تسك جلروش آواي أوكرانيا بجراني بونا أرمانجا طبارانا روسيا أف حريمكو دمها چند مهان دا بوی میدان شروع به هفچونن گراند نفبرا هیزین اوکرانی و این روسی دا او دنفبرا یعنی دا انیا باشور و روشحالاتا وان شران دیا لدست کفتین روسیا کو تدا دیاره سنوردار دبن لور لرنگا بهایوان ایریشان جی گران با لسر روسیا روجا اینی جی بریتانیا گوت کو هیزن روسی دست کفت لباکوری باخمود دست به دست خستنا لی دمک دجوارتر ایریشی وهلداری کرنا کو 150 کیلومتران لباشوری وی ولاتیا جاك شومر ريبري برانيا جواتا سينات ديمقراطان جواتا سيناتورين امريكي دا دبيجاكو امريكا باوردك تشتن ناناسكريين كو فروكن شرين امريكي لسر كندا و الاسكا خستينا خواري بالون بن هرچندكو او جبالونا چینی یا کوبری هفتیه که جالی امریکا و هاتیا خواري هاتی خستن بچوکتریا شومر ده یکشمیج برنامه ای بی سی یا کانال ای بی سی را دسویک گوتیا کو او شوا شمی جهیلا جاک سولیوان شیورمندی اولهیا نتویا کوش کاسپیا سروک جو بایدن و هاتیا آگاهدار کرن سبارت خستنا خوار تشتین ناس کری لسر پرسا کا گلو دو جوان تشتین کو بریدو روزان هاتنا خستن جاک شومر گوت اری او باور دکن کو او جی بالون بونا لی جی یکی یا کو یا چینی بو لحفتیا بوری گل کی پچوک تران دیاریا سوپر بولا امریکی دا تیمی کانساس سیتی جه فیلادلفیا انگلسبر به 38 برابر 35 خالان و هجمارك مزن تماشوانين في ياري پشتگیری دان ريحانا یا کو استرامبيجا خورتا امريكيا دماوي نشان دايكو او دوجانا ريورسن قال كي بالكيش بون لي تشتي بالكيش جي او بوكو لدمي فكرنا في ياريا كو صالانتي كرنو بياريا قالك مزن امريكا تناس كرن دا خوازا اليكاريا قربانين ارتحاجي لتركيا وسوريا
هاتیە کرن و داخوازا کۆمکردنا ئالیکاریان ژی هاتیە کرن هەلبەت ما دەستور نینە و ئەموان ڤیددیوێن ڕاستەوخوا یان ڤیددیوێن یاریە بۆشینین لێ دیسا ئەبژی لە دەمێک و خەڵک دچن یاریە. بێ چەندێم تێن داویا بەرنامە ئیرۆ یا کورت کۆنەکشن هەتا سبەی دیگەینەیەک هەر شاد و بەختەوەر بن و خدا حافیز.